سیمۆڕوم دەوڵە شارێک لە نزیک سلێمانی بۆ ئەوەی سبەینەیەک بنیاد بنیت پێویستە دوێنێت بناسی و بیپارێزی بەپێی ئەم دروشمە مێژووناسیە کورد کەمترین هەوڵی بۆ ناسین و پاراستنی دوێنەکانی خۆی داوە هەر بۆیە زۆر جاریش وا دەردەکەوێت کورد بەرەو ناڕوونی هەنگاو و پەل دەهاوێت یەکێک لەلایەنە بەنرخ و گرنگەکانی مێژووی کورد دەوڵەت و دەسەڵاتەکانی خۆیەتی لە مێژوودا کە نەک ناگەڕێتەوە بۆ ساخکردنەوە و ناساندنیان بەڵکو ئاسەوار و شوێنەوارەکانی بە وڵاتانی تر دەفرۆشێت نزیکەی 4000 ساڵ لەمەوبەر لە ناوچەی سلێمانی و قەرەداخ و دەربەندیخان دەوڵەتە شارێک هەبووە بە ناوی سیمۆڕوم کە لەلایەن پادشایەکی بەهێزەوە بە ناوی ئیدن سین فەرمانڕەوایی کراوە ئەم دەوڵەتە کوردیە ئەو سەردەمی ئەکەدی و سۆمەری و لولویەکان بووە و ژمارەیەکی زۆر ئاماژە و شوێنەواری لەسەر ئەم خاکە لێبەجێ ماوە بەڵام شوێنەوار و نەخشاڵ کۆڵدراوەکان تا ئەو کاتە دەتوانن لە کوردستان بن کە لە ژێر خاکدان و نەدۆزراونەتەوە لەگەڵ دۆزینەوەیان جەیەکیان لەسەر ئەم خاکە نامێنێت ساڵی 1970 مۆزەخانەی ئیسرائیل شوێنەوارێک لە پیاوێکی ئەوروپی دەکرێتەوە کە دواتر دەردەکەوێت ئەو پیاوە لە ناوچەی بێتواتەی سەر بەڕانیە کڕیوێتی پاش لێکۆڵینەوە دەردەکەوێت سێ پارچەی تری هەمان شوێنەوار بە مۆزەخانەی بەغداد فرۆشراون ئەم شوێنەوارە نەخشی پادشای ئیدن سینە لەسەر بەردێک هەڵکۆڵدراوە کە دوژمنەکەی خستووەتە ژێرپێی و بە زمانی ئەکەدی باسی ئەم سەرکەوتنەی تێدا نووسراوەتەوە نەخشی ئەم پادشایە لە دەوڵەتی سیمۆڕومدا چەندین هاوشێوەی لەم ناوچانە دەرکەوتون هەموو جارێکیش بە مۆزەخانەکانی دەرەوە فرۆشراون یاخود لەلایەن کوردخۆیەوە بەهۆی ناهوشیاریەوە شێوێنراون ئەم شوێنەوارانە کە دەرگا بەڕووی مێژوویەکی گەورەدا دەکەنەوە بۆ کورد تەنیا یەک پارچەیان لە کوردستاندا پارێزراوە ئەویش لەلایەن پێشمەرگەیەکەوە بە ناوی شەهید حەمەغەریب هەڵەدنی کە شوێنەوارێکی ئەم پادشایەی لە هەفتاکانی سەدەی ڕابردوودا لە قەرەچەتان دۆزیوەتەوە و لای خۆی پاراستوویەتی و پاش ساڵانێکی زۆر پێشکەشی مۆزەخانەی سلێمانی کردووە.